لە یەکێکی تر لە یاریەکانی ئەم هەفتەی خولی نایابدا یانەی پێشمەرگەی سێمانی لەسەر ئەنجام خراپەکانی بەردەوامەوە نەیتوانی لە یاریگای خۆی برنەوە بەدەست بهێنێت. لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 11 خولەکەدا یانەی پێشمەرگەی سێمانی میوانداری لە زاخۆ کرد. تایمی یەکەم هەردوویانەوە بەهێزی دەرکەوتن و بە هێرشکردن وەڵامی یەکدیان دەدایەوە. بە تایبەتی یانەی زاخۆ لەم تایمەدا نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ، بەڵام بەبێ گۆڵ ئەم تایمە کۆتایی پێهات. تایمی دووەم یانەی پێشمەرگەی سێمانی باشتر بیندران و هێرشەکانیان زیاتر کرد بۆ گۆڵی برنەوە یانەی زاخۆش بە هەمان شێوە، بەڵام هەردوویانە لەم تایمەشدا نەیانتوانی سەرکەوتوو بوون لە تۆمارکردن و هەژاندنی گۆڵ. لە کۆتاییشدا یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هاتوو. هەردوو یانەش بە خاڵێک یاریگایان بەجێهێشت. بۆ بەرامبەربوونە یانەی پێشمەرگەی سێمەنیدا بەزیە پلەی 11هەمی ڕیزبەندی و کۆتایی بە 7 خاڵ و زاخۆش لە پلەی 9هەمی ڕیزبەندیدا بە کۆکردنەوەی 13 خاڵ.